ناوم حەسەن عەلی عەبدوڵڵایە خەڵکی گوندی بۆسکێنم لە دایک بووی 1972 لێرە منیش هەر وەکو باقی خەڵک خوێنی سەرەتایم لە گوندی بۆسکێن تەواو کردووە دوای بوو ئامادەی هاتمە ڕانیە بەڵام ئەو کاتی نەمانتوانی وەکو پێویست درێژە بە خوێندن بدەین من لە ساڵی 1970 بوومە پێشمەرگە ناو بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتکە بزوتنەوەی ئیسلامی بوو و من بەهۆی ئەوەوە لە خوێندندا بڕام لە خوێندن پچڕام دیارە هەتا ئەو کاتێک کە ئینتیفاضە کرامە لە شاخ بووین دواتر لە ئێران بووین دوای گەڕاینەوە بەڵام دوای هەر چۆنێکی بێ دوای گەڕانەوەشم وەکو پێویست دەرفەتی خوێندنم بۆ نەڕەخسا بۆیە من خوێندنەکانم زیاتر لە دیوی ئێرانەکەی مامۆستای ئاینی ئیشە لە مامۆستا سەعید بوو و دەرسم خوێند و پێشتریش لە پێشەوەی کە بڕم بۆ دەرە لای مامۆستا مەلا سەید مەحموودی بۆسکێن مامۆستای محەممەد نۆڵسکەی کە ئێستا لە بۆسکێنە نیشتە جێیە لای ئەو دەرسم خوێندووە من فەزڵ و گەورەی بەڕاستی هاتنە ناو مزگەوت و دراسە و خوێندنم دەجەڕمەوە بۆ مامۆستا سەید مەحەممەدی کوڕی مامۆستا سەید مەحموود کە لە کاتێکە من لە تەمەنێکی لاویە دەستی گرتم منی هێنا بۆ مزگەوت و هانی دامەتە ژعی کردم دەتوانم بڵم دەرگای هیدایەت و دەرگای ڕێنمایی دوای فەزڵی خوای تەعاڵە مامۆستا بەڕێز و گەورەیە بکە مامۆستا مەلا سەید مەحەممەد کە ئێستا الحەمدولله خۆشیش و باوکیشیە لە حاڵی حەیاتدایە بەهەرحاڵ من دواتر بۆ هێندێک کێشەی با بڵێن حیزبیەوە کە شەڕ پەیا بوو لە بینی بزوتنەوەی ئیسلامی و لە بینی با بڵێن یەکێتی نیشتیمانی ئەو کات دوای ناچار بووین شەڕ ڕوویدا ئەمە لە خوێندندا بڕین تا ئەندازەیەکی زۆر دوایە من چوون بۆ هەولێر لە هەولێر ئەو کاتی خوێندنی ئامادەی ئیسلامی هەبوو لەوێ قۆناغەکانی خوێندنم لەوێ تەواو کرد لە مەرحەلە سێوەریان گرتم قۆناغەکانی کەشم تەواو کرد دواتر ئێمە ئەو شەهادەیە و دواتر لە عەبدوڵڵای کوڕی عومەریش با بڵێن امتیحانمان کردەوە و ئەویش کە مەدرسەیەک بوو ئێستاش لایەزا هەرماوە کاتی خۆی با بڵێن لە بەغدا کێشەی نەبوو و شەهادەکانی وەردەگیرە و ئەمە بۆ ئەو شەهادەیەوە لە بەغدا توانیمان و کولیە تەواو بکەین علومی ئیسلامی لە قسمی شەریعە دواتر گەڕاینەوە امتیحانی شەشمان لە هەولێر کردەوە بە دەوری یەکەم الحەمدولله بە دەوری جێگیرتن دەرچووم دواتر دەرفەتیمان بۆ ڕەخسا ئەوە بڵێن کولیەکەمان ساڵی 2007 بوو هەشت تەواو بوو کە مە 2023 چوین و دواتر دەرفەتی ئەومان بۆ ڕەخسا کە لە 2011 بچم بۆ ماستێر لە کۆیە ئێستا لە قسمی شەریعە لەوێ ماستێرەکەم بێنمەوە الحەمدولله کۆتایی پێهات و ماستەرکەشم بە عنوانی حکم التعامل مع الظلم السیاسی و من ئێستاش بەردەوام من مامۆستای ئاینی و من مزگەوتی کانێت و لە مزگەوتەیە من تعینم بەردەوام دەرسم هەیە الحەمدولله لە مزگەوتەکە و لە ماڵەوە و لە هەندێک مەدرسەی ئەهلی لە خوێندن و هەروەها لە دراسە بەردەوام سپاس بۆ خوای گەورە لای هەموو لایەکمان ڕوونە بە تایبەتی موسڵمانان دە ئێوە بزانن کە یەکەم ئایا لە قورئاندا بەزی و باسی ئیقرا و باسی خوێندنە کەواتە ئومەتی ئیقرا دەبێ بەڕاستی لە قیڕائەیە و لە دراسەکردنە بەردەوام بێت بە تایبەتی ئەوانش کە خوێندەوارن پێویستە بەپێی اختصاصی خۆیان بەپێی پسپۆڕی خۆیان لە ماڵەکەیانە پێداویستیەکان هەبن لە گرنگترین پێداویستیەکان بۆ درێژەدان بە خوێندن بۆ پەیداکردنی سەقافە قوڵکردنەوەی ڕۆشنبیری هەبوونی کتێب بە بوارەکەی خۆتە چونکە هەر کەسێ لە ماڵەکەیە کتێب نەبێ کەمە لە زوویە دەتوانین بڵێن تاکە سەرچاوە بۆ معریفە کتێب بووە بەڵام ئێستا با بڵێن سەرچاوەکان جۆراوجۆرن تۆ دەتوانێت لە بوار ئەلکترۆنیەکانی ئیسفادە بکەی مەسەلە تۆ ئەنتەرنێتت هەیە تۆ بە بڵێن مۆبایلێکت هەیە جۆرەها با بڵێن ئێستا شێوازی کتابەت ئەمە لە گۆڤارە ئەمە لە ڕۆژنامەیە ئەمە لە پەیجەکانە ئەمە بە شێوازی کتێب بە شێوازی مەوسوعە ئەمە هەموو بوارەکان فراوان و وانێک بۆ بەڵام بە کورتی زۆر گرینگە هەبوونی مەکتەبەیەک لە ماڵەوە بە تایبەتی لە بواری پسپۆڕی خۆتا بۆ ئەوەی کە تۆ بەردەوام بی بۆی کە درێژەی پێ بدەیت بۆی کە تیا سەرکەوتوبی بۆی معریفە و ڕۆشنبیری خۆت واسعکەی لەم بوارەیە بۆی خۆت دڵنیاکەی بۆی سوودێکی باش بۆ بەرامبەرەکەت هەبێ بۆ کۆمەڵگایەکەت هەبێ بەبێ پسپۆڕی و بێ شارەزابوون لە بوارەکەی خۆت بەبێ هەبوونی مەکتەبە بەبێ هەبوونی
ئەم وەسایلانەی کە لەم ڕۆدا من لە مەکتەبە فراوانتر هەیە ئێستا بەبێ هەبوونی ئەو وەسایل تۆ ناتوانێت بەڕاستە درێژە بە نوێکردنەوەی معلوماتی خۆ بدەیت بە ڕۆشنبیری خۆ بدەیت ناتوانێت کە پێویست سوود بەخۆت و بە کۆمەڵگاشت بگەێنی. من بە هۆکاری ئەوەی کە ئەمە وەکو باقی خەڵکی ئەم وڵاتە بەتایبەتی مەسەلە کەسی پێشمەرگە زیاتر معەڕەزە بۆ دەربەدەری و بۆ فەقیری و بۆ هەژاری. من جارێک بە ناچاری مەکتەبەکەم هەموو فرۆشتەوە. مەکتەبێکم دروست کردووە بە بڵێین پێشتر لە سەرەتا ئینتیفاضەوە کە من هاتوومەوە بۆ کوردستانەوە هەوڵم داوە کتێبخانەیەک دابنێم بەپێی زەرورەتی ئەو کتێبەکانم پەیدا بکەم بەتایبەتی ئەو کات زیاتر لەباری فکریا بوون زیاتر مناقەشاتی گەرمی هەبوو لە بینی خەڵکە. من بەڵام دواتر دوای 4-5 ساڵ جارێک ناچار بم بەڕاستی من کتێبەکان هەم بفرۆشم بیدە مەکتەبێک و هیچیان نەمانەوە. من سەر لە نوێ جارێکی تر بەتایبەتی لە دوای 97 دیسا مەکتەبەیەکم سەر نوێ دروست کردەوە بۆیە من کتێبەکانی قەدیم هیچ نەماوە ئەوکە لە مەکتەبەکەما هەبوون بۆیە ئەو کتێبانێکی ئێستا دەبینی زۆربەی هەرە زۆریان بابەڵ لە دوای 97 دانرانەوە دەستم بەکردنەوەیان کردبوو و تقریبا ژمارە کتێبەکانیش نزیکەی بۆ وەختی بەشکردەوە لە هەمە 4,000 کتێب تێدەپەڕێت تقریبا 4,500 تا 5,000 کتێب دەبێت. دیدی دواتر دروست کردەوە بەڕاستی یعنی بۆیە ناتوان بڵێ کتێبێکم ماوە لەو کتێبانەی کە پێشتر من بوومە کە هەموو کتێبەکان لە کاتی خۆیان فرۆشان. ئینسان حەز دەکات بەڕاستی لە زۆربەی زۆری بوارەکان لە ژیانی خوا خوێندنەوەی هەبێت. بڵین بۆ مامۆستایەکی ئاینی لەبەر علومی شەرعی با بڵێن جۆراوجۆرن بەشێک لە علومەکان علومی ئالەیە ئەمە بەتایبەتی سەرچاوە شەریعەتی ئێمە تەماشای قورئان و سوننەیە. قورئان و سوننە بە زمانی عەرەبی هاتووە کەواتە ئێمە پێویستمان بە علمی ئالە دەکات لۆغە بزانین نەحو بزانین سەرف بزانین بەلاغە بزانین بەیان و معان و بەدیع و ئەمانە کە لەسەر بابی علمی ئالە و ئوسوڵی فقه علمی ئالەیە علومی حەدیث علمی ئالەیە تۆ تەماشا دەکەی ئەوانە علومی با بڵێن قورئان علومی ئالەن و ئەو جا ئێمە ئەسڵی دینەکەشمان کە کتاب و سوننەیە بە عەرەبی هاتووە پێویست دەکات ئێمە بەڕاستی لەسەر کتاب و سوننە ئەو دیراسانەیە و ئەو شروحانەی کە لە قەدیم و تازەیا کراون پێویستە ماڵەکەمانە هەبێت و ئەو جا ئەم علومانەی کە مستەنبەتن لە قورئان و لە سوننە بواری عەقیدە و فکرە ئەمە بواری ئەخلاقە ئەمە بواری فقهە ئەمە زۆر بواری ترە بەڕاستی پێویستمان بە تێدا قوڵبوونەوە هەیە بەڵام هێشتاش بەوە چاکەکە تەخەسوسەکان وردە و ورتر دەبنەوە واتە تایبەتتر دەبن واتە خاصتر دەبن. ئەمە دەرفەتێکی باش بە ئینسان دەگەیەنێ بەڕاستی کە ئینسان بوتانە لە بوارێکە چونکە بوارەکان یەکجا زۆرن تۆ لە ئیسلامە مێژووت هەیە عەقیدە و فکرت هەیە تەریخ و بە بڵێن بۆ باسی ئەدیان دەکەی زۆر بوار و مەجاڵات هەیەەوە فقه ئەو ئوسوڵە چییە ناتوانێت تۆ وەکو پێویست لە هەموو بوارەکانە چونکە بەتابەتی لەم ڕۆیە تەدەفوق و وەکو داڕژانی معلومات زۆر سەریعە و یەکجار زۆریشە حتا سەربارەت بە معلوماتی دینیش هەر یەکجار بە هەمان با بڵێن شت هەر ڕاستە کەواتە ئێمە ناتوانین ئیستیعابی ئەو هەموو بابەتانە بکەین بەڵام پێویست دەکات ئەوەندە هەیە تایبەتمەندی علومی ئیسلامی ئەوەیە کە علومەکان پێکەوە مرتەبیتن کابراایەک مامۆستایەکی ئاینی پسوەڕ لە بواری ئاین ناکرێت لە عەقیدەی ئیسلامی نەزانێت ناکرێت لە فکری ئیسلامی نەزانێت ناکرێت لە فقی ئیسلامی نەزانێت ناکرێت لە ئوسوڵی ئیسلامی نەزانێت ناکرێت لە فقی ئیسلامی نەزانێت ناکرێت لە ڕۆشنبیری ئیسلامی نەزانێت ناکرێت لە بواری پەروەردە نەزانێت ناکرێت لە بواری حیوار و گفتوگۆ و مناظەرەیە هیچ نەزانێت چونکە ئەمە بوارێکن بە ناکرێت مەسەلە بوارەکان علمی ئالە نەزانێت کەواتە ئەمانە بوارێکن ئەمڕۆ ناکرێت ئینسان لە کۆمپیوتەر نەزانێت ئەوڕۆ ناکرێت ئینسان مەسەلە ئاگای لە پەیجەکان و لە ڕووداوەکان نەبێت لە بواری ئەلکترۆنیە کە بەڕاستی ئەوانە هەموو زەرورەت و پێویستینە بۆ ئینسانێکی ڕۆشنبیر بەتایبەتی مامۆستای ئاینی لەگەڵ کتێبەکانە هەموو ئەوانشی لەوانەیە بڵێم بە خلالی ئەمریکردنەوە کتێبە هەمە دەیان کتێب ڕۆیشتووە بەڵام تەبیعەتی کتێبیش هەروایە ئینسان کە کتێبە عەرە بدا بە کەسێک ڕاستە ئەو پێویستە پارێزگای لێ بکە بەڵام نەبێت چاوەڕانی ئەوەش بکەی
ئەم کتێبە شتێکی بەسەرا بێت ئەگەر بسووتێ ئەگەر بزر بێ ئەنی پێویستە پارێزگاری لێکردن شتێکی باشە زۆر پێویستە بەڵام مانای ئەوەش نییە تۆ شتێک بە پیاوەتی بدەیت بە کەسێک ئیسیفادە لێ بکات چاڕوان بکەی هەموو کاتێک بکە خۆی بمێنێتەوە من هەم قسەیەکی خۆشەیە من لە هەولێر بووم ئەو کاتی کتێبم لاکەم بوو بەتاتی مەجموع الفتاوی ابن تەیمیەش لەوانەیە چەند نوسخەیەک لە کوردستان ئەو کاتی هەبوو بێ زۆر دەگمەن بوو بەڵام مامۆستا عەلی باپیر بۆ مەجموع الفتاوای هەبوو چاوم پێکەوە بەڕاستی حەزم لێ بوو کتێبەکەی بخوێنمەوە بەرجێکم هێنا کارە باش و کاتی مەزبوط نەبوو من شەو لالەم پێکرد بوو قەدەری خۆی خەوم لێکەوت بوو کتێبەکەی مامۆستا لالەکە بەسەری داکەوە سووتە بەڵام خۆشبەختانە نووسراوەکان نەسووتە بەس بەرگەکەی دوای چاکمان کردبووم بردەوە مامۆستا زۆر بە ڕەحابەتی سەدرەوە بەڕاستی بەخۆشیەوە تیشێکی ئاساییە کەواتە ئاساییە کە ئینسان کتێبێک وەردەگرێتی ئەمە قەسیر نەبی بەڵام ئاساییە حتا بەرامبەرەکەت ئەگەر مقەسیریش بێ دەبێت چاوەڕوان بکەی بۆیە من ئاساییە دەتوانم بڵێم دەیان کتێبم ڕۆیشتووە بۆ نمونە مەسەلا ئەو کتێبەکە زۆر خۆشم دەوێت ئەوە مۆسوعی عالەمی سیاسە بەڕاستی بەرجێکم ئێستاش نازانم لای چێشتەوە پێویست بوو خۆشم لەوانەیە تەقسیرم هەبێ کە دەفتەرێکم هەبێ ناوی کتێبەکانی تیا بنووسم داخوات چێ بردوویەتی تاریخی چەند بردوویەتیوە نییە بۆ چ کارێک بردوویەتی نەمکردەوە بەڵام بەرحاڵ بەفعلی مەسەلە کتێبێکی ئەوە کە تەماشا دەکەی مەسەلە کاتۆخی تەفسیری قورتوبی هەبوو نەقز بوو ئەو کتێبە گەورە شوا بەرگە نەقسە بە تاکید کۆمەڵە کتێب بووە براوە ئێستا نازانم خاوەنەکانیان بە بڵێن ئەوکە بردوویەتی چێە و بەچێنی و ئەگەر نیشتنی ئازابێ زۆر بەرحاڵەتی سەدرەوە کورد پێشتر پێی مێژوو دیارە واتە ئیسلامی شاتووە زیاتر لە بەردەستی دەوڵەتی ساسانیا بوو و ئەو کاتی ئەو حکمی کرد بوو جا بە هەموو ئەو باج و خەڕات و زوڵم و تەعەدایی کە لێکراوە بەداخیشەوەکە هەندێک ڕۆشنبیر یا هەندێک خەڵکی علمانیان خەڵکی ملحید دەبینن کە مێژووی ئیسلامی تۆمەتبار دەکەن بۆ ئیکهاتوو بۆ کوردستان و داگیرکردن و بەڵخاصە هەندێک قسە دەکەن کە بێبنەمایە و بێبناغەیە ئەمە هیچ نابینین لە سای دەوڵەتی فارسیە دەوڵەت و دەسەڵات و هێز و توانا و خلافە و عەسکەری و ناوی کوردی و با بڵێن ئیمپراتۆری کرد و دەوڵەتی کوردی بەڵام لەژێر سای تاریخی ئیسلامیە کە هاتووە ئێمە 64 ئەمارەمان هەبووە ئەو ئەمارەت و دەسەڵاتانە لە بازنەیەکی بچووکە هەتا دەوڵەت هەتا نیمچە ئیمپراتۆریەت خۆی بینیوەتەوە کەواتە ئەمە بەڵگەیەکی زۆر ڕوونەکە ئەمە کورد یەکێک بوون لەو نەتەوانەیە کە بەڕاستی زۆرترین سوودمان لە ئیسلام بینیوە و ئەتوانین بڵێن سوودێکی باشمان بە ئیسلام گەیاندووە و زانایانی کورد لە سەرەتاوە هەتا ئێستا لە کۆمەڵێک بوارە زۆر ناوبانجیان هەیە تۆ بڵێن بۆ نمونە تۆ یەکی وەکو ابن ئەثیر لە کامل فی التاریخ کتێبێکی نمونەیە لە تاریخە کەسێکی کورداینەوە ابن تەیمیە ئەمڕۆ لە هەموو عالەمە بەناوبانگە فتاوایەکانی دیراسەکانی ئەمە کەسێکە کورد بوو یەکی وەکو صلاح شەهرەزووری لە علمی حەدیثە مقدمەی ئەو کۆمەڵی نووسینەکانی ئەو بە نمونەیەکی زەقدن لە علمی حەدیثە تۆ ئەگە بگەڕێ بۆ ئەلفیەکان چه ئەلفیەک لە علمی حەدیثە بە هەڵی ئەلفیە یعنی ئەلفیە حافظی عراقی کە کەسێکی کورد بووە کەواتە ئێمە لە زۆر بوارە دەبینین بەڕاستی یعنی کورد تێیدا ڕۆڵی بەرچاوی هەبووە و ناو عناوینی گەورەی هەبووە ناو نیشانی گەورەی هەبووە و بەداخەوە پێشتر دیارە زۆر عادەت نەبووە باو نەبووە کە بە کوردی نووسین بکرێ هەر تامان لە قەرنی ڕابردووی ئازاد نووسیری کوردی ئەمە هەتا مامۆستایانی خۆمان لە قەدیمە کە حاشیەیەکیان نووسی بێ کتێبێکیان نووسی بێ هەر بە عەرەبی نووسیویانە لەبەرەوەیە زمانی ئەو کاتە ئێستا چۆن ئێستا لە ئێرانە مەسەلە نووسین بە کوردی ئەوەی کە لە وڵاتە با بڵێن عام و پێی دەنووسرێ و حتا شعار و هەتا ڕکلامەکان لەسەر بازاڕ و وانەکەکانیش خۆم هەر فارسیە لە تورکیا بە هەمان شێوە لە عێراق بە هەمان شێوە لە هەر شوێنێکیشا بوو بێت چ زمانێک دەسەڵاتدار بوو بێ غەلەبەی لەسەر وەزعەکە بوو بێ دیارە خەڵک متاثیر بەو زمانە شتێک نووسیوە بۆ تۆ دکتۆراک لە فەڕەنسا بێنەوە لە بریتانیا بێنەوە لە ئەمریکا بێنەوە پێویست دەکات زمانی ئەم وڵاتە بزانێ بۆ یەکە بتوانێت یا سەرکەوتوو بیکەواتە مەکتێکی ئاسایی بووە گرفتێکی گەورەیە کە ئینسان بەڕاستی ئەگەر مەکتەبەیەکی هەبێت یان با بڵێن خوێندەوارێک بێت لەسەر کتوب لەسەر معلومات تەنیا هەر ناقیل بێ هەر گوازەرەوە بێ ڕاستی گواستنەوەی ئەوەی کە لە کتێبان نووسراوە ئەوەی کە لە مێژوویان نووسراوە ئەوەی کە لە عولمەکان نووسراوە ئەمە دەبێتە کارەسار معنای ئەوەیە تۆ تەقدیس و با بڵێن بە پاکگرتنی هەموو کە دەکەی کە نووسراوە بۆیە من ناکرێت بە تایبەتی ژیان متەتەویرە لە هەموو بوارەکان
بەڵام ئێمە لە شریعەتی ئیسلامی هەندێک بوارمان هەیە بواری ثەوابیتە کە بواری ئیمان بە خودایە بە پێغەمبەرەکان وەکە ئەرکانی ئیمان و ئەرکانی ئیسلام و بواری ئەخلاق لە ئیسلامە بەڕاستی وەکو دەتوانین بڵێین خاڵە سەرپیر دانراوە و بواری عیبادات ڕوکنەوەی تاوی تیاکراوە بوارەکانی کە لە ژیانی ئینسانە زۆر قابلی گۆڕانکاریە. کەسێک بەڕاستی ئەگەر هەوڵ نەدا فراوان بێ خوێندنەوەی تازە بکە بۆ زەمەنی خۆی و ئیسفاد لە سەرچاوەکانی ئیسلام بکە بە تەبەتی قورئان و سونە تووشی کارەسات دەبێت. ئێمە تۆ بڵێن بوون من فقی ئیسلامیە باسی ڕدە دەخوێنیەوە ئەگەر بە هەمان باسی هەڵگەڕانەوە بخوێنیەوە کە لە فقی ئیسلامی باسی کراوە و باسی کوشتنی کراوە و یان حەبسکردنی کراوە و زۆرش لەوانە گوتراوە. ئەگەر ئێمە ڕاستە لە کاتی خۆیان لە زەمانێک گوتراوە بە دراوسەیەک کراوە بەڵام لەوانەیە زمانی ئەوان لە زمانی ئێمە جودا بوو بێت. هەرچەندە ئێمە کە بەرگەڕێنە بە سەرچاوەکانی شەریعەت لە قورئان زیاتر لە 100 ئاەت باسی حوریەتی عەقیدەمان بۆ دەکات. ئەگەر لە چەند حەدیثێکە باسی ئەوە کرابێ مرتد لە شوێنێکە کوژرا بێ لەبەرەوەی کە مرتد بووە لەبەر ئەوە بووە کە مفسید بووە ئەگەر نەک کەسێکی کافر مفسید و خراپەکار بێ مسلمانیش کەسێک بکوژێ بەناحەق ئەمنیەتی خەڵک تێودا ژیانی خەڵک تێودا دەکوژێ بڵێن بۆ نمونە کاتی خۆ لە فقی ئیسلامی تۆ باسی زیێ دەخوێنیەوە لێزە سەرانەیەک بووە کە وەرگیراوە لە غێری مسلمانان جا مەجوسی بوو بێ ئەهلی کتاب جوولەکە مەسیحی بوو بێ بەڵام تۆ پێویست ناکە ئێستا ئەم مصطلحات بینیەوە بۆ ناو خەڵک جارێککە خەڵک لە وڵاتێکە دەژی وەکو موڵاتین پێویست ناکە وڵات دابشکەی بۆ وڵە بە وڵاتی دارالکوفر دارالئیمانە ئەمە هەممان لە وڵاتێکە مواڵتینین لە وڵاتێکە قانون هەیە بەسەر هەممانە سەروەرە قانون عام و گشتەکە بوومان نەکویەکە تۆ مخالفەتی ڕوو دەکەی فەرقی چێ جوولەکە بە یان مەسیحی بێ مسلمان بە یان یەزیدی بێ وەنیە تۆ تەجاوزی شارەوایی دەکەی تۆ ئاوە تۆ کارەبایە تۆ پێداویستەکانی عامی خەڵکە تۆ سەحەیە مواصلات هەر شتێکە پەیوەندی بە هەمومانەوە هەیە هەمومان وەکو یەک تێیدا بەرپرسیارین لە ئیلتیزام بوون و پێوە پابەند بوون بەڵام ئەحوالی شخصی و تایبەتمەندی خۆمان هەیە من بردو چۆن دەنێژم ژن چۆن تەلاق دەدەم چۆن مارەی دەکەم وەنیە چۆن حەزانەکە من چۆنە نەفەقەلەکە من چۆن لەوانەیە دینێک بۆ دینێکە جیاوازی هەبێت بەڕاستی مەکتەبەی کوردی وەکو زانایانی ئاینی کوردی زۆر دەوڵەمەندە بەڵام وەکو نووسینی کوردی ئێمە بەو حەددە دەوڵەمەندی وکتمان لە قڕنی ڕابردوویە ئەمسالی با بڵێن نوێ مێژ و نووسەکان وەکو محەممەد ئەمین زەکی بەگو مەسەلا کۆمەڵک لە زانای دیکە ئەو کوردیان و خەڵکانی تر با بڵێن بۆ نمونە ئەمە لە شاعیرەکان مەزم شاعری گەورە وەکو مەحیوب نالی و سالم و وەفای و کۆمەڵە خەڵکی زۆر کە مەشهورن لە مامۆستا ئاینە بەناوباگەکانمان مامۆستا عەبدولکەریم بودڕسی کە نووسینی زۆری کردووە بە کوردی بەتاتی تەفسیری قورئانی هەموو کردووە جا تەفسیری قورئانی کردووە سێجا تەفسیری قورئانی کردووە جارێک بە عەرەبی مەواهب الرحمان جارێک بە کوردی تەفسیری نامێ جارێکیش بە پوختی هەر بە کوردی خلاصەی تەفسیری نامی کە نووسیوەتەوە بێجگە لە بوارەکانی شەریعەشا کە نووسینی زۆر مامۆستای گەورەی کۆیە هەموو تەفسیری قورئانی بە کوردی نووسیوەتەوە هەتا کۆتایی هێناوێتی و بە تەفسیرێکی زۆر ناوازە و زۆر تایبەتە مامۆستا عوسمان عەبدولعەزیز ڕابەری بزوتون ئیسلامی ڕەحمەتی خوای لە هەموویان بەکەی چیان نەماون تەفسیری قورئانی هەموو نووسیەوە بە نووسینێکی جوان مامۆستای خاڵ با بڵێن نووسینی زۆری کردووە هەمە چەشنە و هەمە لایەنە بەڵام نەیتوانێت تەفسیرەکە تاوکە بەداخەوە کە تەفسیرێکی زۆر نمونەییە بە تایبەتی لە بواری علمیە و لە بواری باسکردنی مناسبە و بەستنەوەی ئاەتەکان بەیەکەوە کە وەرزام لە زمانی عەرەبیشە نمونەی ئەوامان زۆر کەمەیان دەستمان نەکەوێت کە بڵێن مبالەغە نەبێ کە بتوانێت ئاەت لەگەڵ ئاەت و نازانێت هیچ جیاوازێکی هەیە هیچ پسڕانێک هەیە بە حەدێک بەیەکەوە گرێداوە ئێستا الحەمدوللا نووسین بە کوردی لە بواری ئاینیە زۆرە ئێستا کتێبی گەورە بۆ نمونە ئەو مەشروع کاملەکەی دکتۆر مستەفا زەڵمی ڕەحمەتی خوای لێبێ ئەوە تەرجمە کراوە هەمووی لە 26 بەرگە بێجگە لە ژیانەکەشی با بڵێن بۆ نمونە کەواتە ئێستا بە تایبەتی لە ئێستاە ناتوانین بڵێن وەکو پێویستە بەڵام تا ئەندازەیەک معلوماتی دینی بە کوردی بۆ کەسێک کە پێویستی بە سەقافە و ڕۆشنبیری بێ بەڕاستی دەتوانین بڵێن معلوماتی دەست دەکەوێت و بە ئەو فەزلەش بەڕاستی بۆ ئیسلام دەگەڕێتەوە پێنسبەت ئێمەوە چونکە ئێمە وەکو گوتم لە هەر کەس زیاتر لە هەر وڵاتێک زیاتر بەهرەمەند بوون بە ئیسلام و خزمەتێکی باشمان بە ئیسلام پێشکەش کردووە لە قاعدە سیاسەکان وەکو نوێدینی زەنجی و سەلاح الدین ئەیوبی لە مێژوو نووسەکان لە محەدیسەکان لە مفەسیرەکان لە ڕەحال و با بڵێنوانەکان ئەوانە هەمووی ئێمە ئەسڵی خۆمان تیا تاودا و لە بوارانەیە کاری تێدا کراوە بەڵام وەکو گوتمان خەلەلەکە بۆ شتێ دەگەڕێتەوە کە ئەم کات باو نەبووە با بڵێن بە کوردی نووسین وەکو پێویست بکرێت زیاتر لە قڕنی ڕابردوویە و ئێستاش
کە بەردەوامە نووسینەکان بە کوردی دەکرێن. بۆیە ئێمە فعلاً بەهرەمەند بووین. ئەم شریعەتە بە هیچ شێوەیەک لەگەڵ بە کۆیلەکردنی مرۆڤ نییە. من ئێستا مەجاڵ ئەوە باسیەوە بۆ تۆ بکەم، بەڵام دەیان بەڵگە لە قورئان، سەدان بەڵگە لە حەدیسی پێغەمبەر لە مەقاسیدی شریعەت بەڕاستی بە پێچەوانەی ئەوە دەزوڵێتەوە کە پێدوابێ ئێستا دەبێت خەڵک بکەی بەندە وەکو کە داعش کردی. بەڕاستی کە بە بڵێن ئەم پێڕۆتاقم زۆر لە حەقییان گوتومە سەرکردەکانی وەکو عەمالە با بڵێن بەسەریان دازاڵە بەڕاستی یان تامن عاملن و شوێنکەوتەکان شوکو جاهل و نەزان بەڕاستی حساب بۆ بکەین. دەنا بەڕاستی ئەوەی کە ئەوان کردیان مصیبەتێک بوو، کارەساتێک بوو، هەرچی پێی هەستان 100% مخالفی ئیسلام بوو. چونکە من گەتە مەسەڵەن مەقاصید شریعەت دەکەم، شریعەت بۆ هاتووە خوێنی خەڵک پارێزرا بێ، دینی خەڵک پارێزرا بێ، ماڵی خەڵک پارێزرا بێ، کەرامەتی خەڵک پارێزرا بێ، حقوقی خەڵک پارێزرا بێ. والحاصل هەرچی تۆ باسی دەکەی دینداری عیبداریان کرد، خوێنە ڕشتیان تێگەیشتی، علمە کاولیان کرد، جامیعاتە وێرانیان کرد، مەتحەف و ئاثەرەکانە تەقاندیانەوە، بۆ خۆ دەزانیوە نیە وڵاتە دۆڕاندیان، دوژمنە بەهێزیان کرد. من هەر با کەسێک بێ تەنان یەک خاڵی ئیجاب نیشاندا لەسەر ئەم تاق بوو ئەم پێڕەیە کە خێریشان بۆ ئیسلام دەبێت. مەسم لێرەدا چییە؟ ئەگەر لەو فەرزنە ئەوانە لەو فەرزنە وا حساب بکەین ئەوانە کە عامیلیش نەبن، بەڕاستی ئەوە بەرهەمی نەخوێندنەوەی تازەیە، بەرهەمی نەبوونی فکری واڵایە و فکر و عەقڵێکی کراوەیە بۆ سەردەمی ئێستایە کە دەبێت لە ئێستای ئێمە ئیسلام چۆن بخەینە بەرچاوی خەڵک و چۆن جێبەجێ بکەین و چۆن بیگەێنین و خەڵک چۆن تێ بگا. بەڵێ فعلا لە بابی معاملاتە، لە بابی سیاسەتە، تۆ مەسەڵە شەرع چی لێ تۆ دەوێت؟ إن الله يأمركم أن تؤدوا الأمانة إلى أهلها وإذا حاكمتم بين الناس أن تحكموا بالعدل إن الله نعم ما يعظكم به. خوای تعالی دەیەوێ حاکم ئەو حاکمەیە کە حقوق بپارێزێ، لەولاش حکم عەدالەت بکە. شەڕە مەبدەئیشی ئیسلامی نەگۆڕە، بەڵام وەسائیلەکانی چۆن بیکەم چۆن نێکەم ئەوە بابەتێکە قابل و گۆڕانکاریە. دادپەروەری لە ناو خەڵکە با بڵێین ئەوە شتێکی نەگەوڕ و ثابتە، حکم بە عەدالەت ثابتە، پاراستنی مافی خەڵک ثابتە، حڕیەتی ڕەئی ثابتە، بەڵام وەسائیلەکانی دابنکردنی ئەوانە بەڕاستی لە کۆمەڵگایە ئیسلام دەستی ئێمەی واڵا کردووە کە ئێمە چۆن با بڵێین ڕژێمێکی سیاسی زاڵم بگۆڕین. دەیان ڕێگە دەستمانە بە ڕێگای مەدەنی دەیگۆڕین. ئێستا کورد ناساب ئینتیفاضە بکە لەگەڵ حکومەتی بەعث دەستی گیرا بووی چارەیەکی نەبوو. جارێکە مەسەلە لە پێشترا مەتەقەڕ نابردووە با بڵێن قیادەکان لەم وڵاتە شۆڕشیان کردووە دژی داگیرکەران. تۆ جارەوە شۆڕش دەکەی، جارەوە بە ئینتیخابات، جارەوە پەروەردەکردن، جارەوە نازانم. ئیدی ئەلموهیم دەبێت ئێمە لە ڕۆژگاری ئەمڕۆیە زۆر پێویستمان بەوەیە لەم شتانێک کە لە شەریعەتە با بڵێن مەجالیان هەیە متغیراتن تەتەوڕ دەکەن، بەڕاستی ئێمە دەبێت لەگەڵیان کراوە بین، ناتوانن بە هەمان فتوە کە لە پێشترە بۆ زەمانێک نووسراوە هەماش دووبارەکەینەوە. و زۆر کەسیش ئەو قسە دەکات کە کاتی خۆی کتێبیان لەسەرەوە نووسی و ئەسیران لەسەوەی هێناوە تۆ کوێ بۆ تۆزی موسڵمان بۆ تۆزی ئیسلامی بەلادە دراوە. ئەوە شارەزانە بوون لە تاریخە لە واقعی ئەمڕۆی کوردەواریشە، چونکە کوردەواری ئەمڕۆژ هەتا ئێستاش ئەگەر سێ چوار عەلمانی و سێ چوار مولحید نەبێ کەس نییە حاشا لە دینداری موسڵمانەتی خۆی لە مێژووی خۆی بکە. بەڵام مەسەلە کەسێکش کە بە وڵات نامۆ بێ، بە خاک نامۆ بێ، بە خەڵک نامۆ بە خۆی نامۆ بێ، هیچی ئاسایی قسەی ئەوا بکە بنا ئیسلام حاکم نەما، ئیسلام خەڵکی ئەو ئیسلام ناو خەڵکە قبولیەتی شانازی پێوە دەکا، فەخری پێوە دەکا. بۆ مەگەر بەشەریەت بەغەیری کوردیشەوە لە محەممەد گەورەتری هەیە هەر مرۆڤاتی بۆ خۆی یانی بڕۆ لە هەموو ئەوروپا پرسیار کە ئەوروپا شانزە بە چیوە دەکات؟ بە ئینگلیزی دەکات، هەر بە ڤۆڵتێرەوە دەکات، ئایا بە ستالینیەوە دەکات یان بە عیساوە دەکات. ئەگەر لە جوولەکەیەک پرسی بە دوو میلیۆن مەسیحیشەوە شانازی بە موساوە دەکات. ئەگەر لە هەموو عالەمی ئیسلام بگەڕی تاکە کەسێک شانازی فەخری هەموو کات بە محەممەد مستەفا عەلەیهی سەڵات وسەلام. کەواتە ئێمە فعلا بەهرەمەند بوون لە ئیسلام و لا یزال بەهرەمەندین. و من پێم وایە بەڕاستی هەچەند با بڵێن قسەکان زۆر درێژ کردەوە، بەڵام پێم وایە لە وڵاتی ئێمە بەتایبەتی لە وڵاتانی ئێمە عالەمی ئیسلامی و کوردەواری بەتایبەتی نظامی سیاسی و سەرکردە و قیادەکان ڕێگری یەکەم بوون بەڕاستی لە بڵاوبوونی ئیسلام، لە تەبەنیکردنی ئیسلام وەکو بەرنامەی ژیانی کۆمەڵگا بە سیاسی و ئابووری کۆمەڵاتی و بوارەکانی تعلیمیشەوە. و ئەوان بەڕاستی میلەتیان زۆر بەرەو دواوە هێناوە، بەرەو پاشەوە هێناوە
وبوونە سەدێک بەڕاستی لە ڕێی بەهرەمەندبوونی زیاتری ئێمە کە ئیسلام هەڵبگرین وەکو پەیام، وەکو دین، وەکو حەزارە، وەکو ژیان، وەکو ژینگە، وەکو پێشکەوتن، وەکو تەتەوڕ، وەکو بەرنامەی اقتصادی، بەرنامەی سیاسی، بەرنامەی کۆمەڵایەتی، وەکو شانەتی و فەخر و مەفخەرە لە هەموو عالەم. من پێیاوی کۆتاییم بەڕاستی ئەوەیە کە مە پێویستە بخوێنینەوە، چونکە بەو بەراوردانەی کە ئێمە بەرچاومان دەکەوێت لە ئەنتەرنێت متابعەی دەکەین بەداخەوە عالمی ئیسلامی کە عالمێکی متەحەضر و خاوەن شارەسەنێکی گەورەیە لە پێشوویە پێشەنگ و مامۆستای بەشەرێت بۆ، بەڵام ئەگە بەراورد بکەین بەداخەوە ئێستا دەبینی مەسەلا کەسێکی ئیسرائیلی خوێندنەوەکەی لە خلالی ساڵێکە بەقەراسی 1200 نەفەری کەسێکی کە ناو عالمی ئیسلامی دەژی، کەسێکی ئەوروپی ئەگە تەماشا دەکەی خوێندنەوەی ساڵێکی بەقەدەر 2800 نەفەرە کە کەسێک لە عالمی ئیسلامیە دەخوێنێتەوە، کەمە ئەمە کارەساتە بەڕاستی. بۆ ئێمە پێویستە ئەگە دەمانەوێ لە ڕووی سەحیشەوە جسممان بار پێشمان بە خوێندنەوە هەیە، چونکە بەڕاستی خوێندنەوە عەقڵ فراوان دەکات، سەقافە فراوان دەکات، پێشکەوتن دروست دەکات، ئینسان لە کەئابە دوور دەخاتەوە، ئینسان لە بێزاری دوور دەخاتەوە، ڕۆژانە تۆ مەڵەوێک دەخەیە سەر معلوماتەکانی خۆت. بۆیە بەڕاستی ئەمە زۆر پێویستمان بە دەرێسەکردن هەیە، بە خوێندنەوە هەیە، و خوێندنەوەیەکی سەرپێینە، خوێندنەوەیەکی تەقلیدینە، خوێندنەوەیەک بۆ تێگەیشتن، بۆ فراوان بوون، بۆ گەورە بوون، بۆ سود بە خۆمان و بە خەڵک گەیاندن، خوێندنەوەیەک بۆ ئەوەی کەمە بەڕاستی وەکو هێندێکیان فەرقیان بە قیراءە بە خوێندنەوە کردووە، بە قیراءە بە مطالعە کردووە، بەڵام بەڕاستی ئەگە فەرقیشی پێ نەکەین بەڕاستی خوێندنەوەی کتێبێک بۆ ئەوە لە پشتی کتێبەکە چه هەیە، منهەجی کتێبەکە چییە، بەرنامەی کتێبەکە چییە، ئامانج من لە خوێندنەکەدا چییە. بۆیە زانان ئەوانە کە باس تەنمی بەشەر دەکەن ئینسان ئەگەر بێت و نیو سەعات بخوێن 10 دقیقە پێویستە بیرکاتەوە لە خوێندنەوەکەی، تۆ کتێبێک دەخوێنی نیو سەعاتی دەخوێنەوە پێویستە 10 دقیقە 20 دقیقە ڕابوەستی بیرکێ داخوا لە کتێبەکە چ دووەرگرتووە، تۆ چت پێیە، چ فکرەیەکی نوێت پێیە. بۆیە بەڕاستی مە پێویستمانە لە دین شارەزابین، ئەگەر لە حەزارە شارەزابین، ئەگەر بمانەوێت پێشکەین لە بواری سیاسی، لە بواری اقتصادی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری معریفی، پێویستمان بە خوێندنەوە هەیە، پێویستمان بە دیراسە هەیە، پێویستمان بە بەحثی لە کۆڕینەوە هەیە، پێویستمان بە جامیعات هەیە. بەڵام ئەگەر حکوومەتش دەبینین کە 100% کەم تەرخەمە لە بواری پێشکەوتنی علم، بەڕاستی بەداخیشەوە زۆریش ڕێگا لە علم گرتووە، زۆریش پەرچە لە بەردەم عیب و پێشکەوتنە، بەڵام بەهەرحاڵ ئێمە نابێت بە خۆمان بەمە ڕازی بین، دەبێت بەردەوام هەوڵ بدەین بۆ ئەوەی کە زیاتر و زیاتر شارەزابین، کتێب یەکێک لە سەرچاوەکانی معریفە و سایتەکان و گۆڤارەکان و با بڵێین ڕۆژنامەکان لە ڕۆژانەیە کە دەدەچن و معلوماتی عام لە کەناڵ فەزاییەکان کە وەری دەگرین، بەهەرحاڵ میدیا بە هەموو سوورەتەکانیەوە وە کتێبێکی بەتایبەتی هەر هەمویان سەرچاوان بۆ معریفە و پێشکەوتن و تەقەدم کە ئومێد دەکەین کە ئینشاءالله لە خوێندنەوەیەکی تەقلیدی دەربچین بۆ خوێندنەوەیەکی کراوەیی و فراوان و بۆ پێشکەوتن و بۆ سودبینین و بۆ سود گەیاندن. و بحوث و دراسەکانمان بەڕاستی بحوث دراسەیەک بەر لەسەر ڕابردوو نەبێت بە تاقەتەنیە، بەڵکو بحوث دراسە بۆ ئێستا و ئێستا چی پێشکەشی خەڵک بکەین و ئێستا وەڵامی کام پرسیارەی خەڵک بدەینەوە و ئێستا کام سود بە خەڵک بکەین و ئێستا خەڵک لەم ئەزمەیە بە شێوازێک ڕزگار بکەین.